بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ، سڵاوم کاتتان باش. خۆشەویستان، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تا ئێستا چەند کەس بوونەتە قوربانی تەقینەوەی مین لە ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان و گیانیان لەدەست داوە. جگە لەمەش بەردەوام تەقینەوەی مین بووەتە هۆکار بۆ گیان لەدەستانی گیانلەبەران و هەڕەشە بۆ گیانی خەڵکی سنوورەکان، بەڵام ڕژیم بە هەموو شێوەیەک خۆی لێگیل دەکات. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە لە لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆ میوانداری هاوڕێ بورهان دیوارگەر ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەین. هاوڕێ بورهان وێڕای بەخێر هاتنتان، پێمان بڵێن دو هەواڵەکان باس لە چی دەکەن؟ زۆر سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. بەداخەوە هەرۆ جۆرە خۆتان لە ئەوڵی پرسیارەکان و باستان کرد. ئینفجاری مین و مینی زدی نەفەر و تەڵەی ئینفجاری لە ئێران و بەتایبەت لە کوردستان وەتە باعیس گیان لە دەستان و معلول بوون و قەتعی دەست و پای هەزاران کەس لە ناو خێزانەکانە، کەمتر شار و دێهات ئەبینی کە تۆ خێزانێکی تیان نەبێت کە بەدەستی مینەوە و بەدەستی تەڵال ئینفجاری و پایگا مەتروکەکانی سپای پاسداران و مینگوزاری لە مەناتەقی مەرزی و حتا تا 100 کیلومتر ناو شارەکانە بەدەست مینەوە گرفتار نەبوتن. دوایین هەواڵەکان سێ شاروەندی لە کوردستانە، سێ نەفەر، یەکێکیان زانیار عەبدوڵڵایی خەڵکی ئاوایی جانداران لە تەوابعی خەڵیفانی مەهاباتە بەداخەوە بریندار بووە. ئارام محمەدی 28 ساڵە لە حینکارە لە شاری بیستونی لە منتەقەی هەرسینە بەداخەوە، ئەویش لە پای بە شدەت بە عیلەتەوە چووەتە سەرمینا بریندار بووە. دوایشە نەفەرێتر بە ناو ڕەسوول ڕەحمانی 35 ساڵە، ئەویش هەروە قەتعی عوزوو بووە. ئەمە ئامارگەلێکە کە ئیعلام کراوە بەداخەوە، ئامارێکی ڕەسمی لەدەستان نییە کە بتانی باسی لێکەی بڵێ دقیق ئەو ئامارە ئیعلام بووە. زۆربەی کەسگەلێکیش بە بۆنەی مینەوە گیانیان لەدەستان بریندار ئەوەن یا شتێکیان بەسەر بێت. سپای پاسداران و جمهوری ئیسلامی حەز ناکە ئەم شتە باس بکرێ، چونکە سپای پاسداران زۆر جار 100 کەڕەت باسی کردە کە پاکسازیمان کرە مەناتقی مەرزی، هەزینەی زۆرمان بۆی کرە، مین زۆر کەم بووەتەوە. ئەوەی حەز ناکە باس بکرێت کە لە ئێرانە خەڵک بە بۆنەی مینەوە گیانی لەدەستاوە یا بریندار کراوە. بەڵێ هۆکاری دانانی ئەم مینانە چییە؟ دەوترێت ڕژیم تەنانەت لە بڕێ شوێن بە بیانووی جۆراجۆر مینی تازەشی داناوە، هەروە کە دەزانین پێشتر بیانووی شەڕی بوو، ئێستا کە چەند ساڵە لە شەڕیش تێدەپەڕێت، بەڵام ئەم مینانە بۆ کۆناکرێنەوە. بەڵێ لە ئەکسەر شەڕەکانە مەسەڵەن لە بینی وڵاتەکانە مینی زدی نەفەر عەلا ڕەغمی ئەوە کە مەمنوعیەتێکی هەیە تا حدودێک، بەڵام لە مین لە مناتقی مەرزیا دانرگێت بۆ بەرگیری لە حمڵەی دشمن، بۆ دژی دشمن. بەڵام لە ئێرانە دوای شەڕی ئێران و عێراق کە بیانووی ئەوە بوو کە ڕژیمی بەعس حمڵاکات لە 5 ئوستانی ئێرانە، ئوستانی غەربی ئێرانە و خوزستان و کرماشان و ئازەربایجان و ئیلام و کرماشانە بان تا 20 ملیۆن مینی لە ئێران داینا، یانێ لە مەساحەتی حدود 4 ملیۆن و 200,000 هەکتارە مینی دانیا. تەواو ئەم وڵات مناتقەی تحتی پوششی میندانا بە سوورەتی چەمەنی ئەوەی میندانا بوو، یانێ ئەمکان پەزیر نەبوو ڕەفت و ئامەد کرێت. دوای شەڕ جمهوری ئیسلامی هیچ کام لە مینانەی لا نەبرد بە هیچ عنوان، هەرچەند خۆیان ئیعلامەکە نێژن مەسەڵەن ئێمە مینمان لابردە، هەزینەیەکی زۆرمان کردە، وڵاتانی تر داوا لە ئێمەکەن کە بیندە مینەکان پاکسازیکەینەوە، بەڵام ئەمە درۆیە، هیچ بە هیچ عنوان ئیمکان پەزیر نەبووە شتێک. هەر لە نمونەوە فرە کەمی مەسەڵەن ساڵ 97 فەرماندەی سپای پاسداران نام سەردار ئەمیر ئەحمەدی بوو، کێ بوو باسی کردوتی 800,000 هەکتار زەمینمان پاکسازی کرا. هەر ڕۆژە کوڕێک لە منتەقەی کەڵاتەرزان سنە بە شدەت زەخمی بوو، بە ناو شایان 2 دەست و چاوێکی لەدەستدا. ئەمانە دیارە کە جمهوری ئیسلامی فقط مانۆڕا و تەبلیغەکات. دوای وەختێک ئەم ڕژیمی جمهوری ئیسلامی شەڕتەوە بوو بە بەهانەی نائەمنی، بە بەهانەی بە قسەی خۆی بە مقابلەتێک ئەحزابی کوردی یا بە قۆڵی خۆی زدی ئینقلاب مینگەلێ زۆرتری دانا.
لە تەواوی دێهاتەکانی کوردستانە لە ناو شارەکانە تەواو پایگاکانە خۆی بە قەڵی خۆی ئەرتەشی 20 میلیۆنی دانیا و پایگای دایر کرد بە قەڵی خۆی ئەرتەشی 20 میلیۆنی کرد تەواوی مدافعی ئینقلاب بوون وەلێ لە ترسا دەوری ئەو پایگالە حتا لە ناو شارە بە ئەنواع مینگەلی پیشرەفتە مینگوزاری کرد یاسیم خاردار دانیا تەڵی ئینفجاری دانیا دوای ئەوە مدەتێ وەزعیەتەکە گوزارات جمهوری ئیسلامی مەجبور کەفت خەڵک استقباڵی نەکرد لە کوردستانە لەم پایگالە ئەم پایگالەی کۆ کردەوە ئەم پایگالە کۆکراوە فقط نیرۆکانی چووە دەرەوە سیم خاردار و خاکڕێز و ساختمانەکەی هەرماوە مینەکانی شەرماوە ڕۆژانە ڕۆژ نەبووە خەبەر نەبیستین کە مناڵێک نەبووە بە قوربانی ئەم مینگەلە کەسێک نەبووە بە قوربانی ئەم مینگەلە شوان کەشاوەرز بەڵام دوای ئەوانە مەسلەی تریشێ مەسلەی کۆڵبەرەکانە لە کوردستانە کە جمهوری ئیسلامی بە خاطر بەرگیری لە ڕەفت و ئامەدی کۆڵبەرانێک کە لەسەر ناچاری لەسەر فەقر لەسەر بێکاری لەسەر نەبوونی کار و بۆ بژیوی ژیانیان مەجبورن کۆڵبەریکەن بە سەدها هەزار مینی تری لە کوردستان ئاداناوە ئەم مینانەی بە قەڵی خۆی دانیاوە بۆ دفاع کە هەرچەند ئیعلامی ناکا کە کاروایی کردە بەڵام ئەم مینانە هەر وجودی هەیە و ڕۆژانە کۆڵبەرەکانە چنە سەری خەڵکی عادیە چنە سەری کە لە باسی ئەوە کرا کە ئایا گیان لە بەرهەنیش لە ئەم مینگەلە قوربانی ئەوون بە قوربانی بەڵێ لە جمهوری ئیسلامیە لە نظامی جمهوری ئیسلامیە بوو هیچ ئینسانێ بوو هیچ مەوجودێ زندە ئەرزش قائل نابێت ئەرزشێک نییە ئەرزش قائل نابن هیچ گیان لە بەرەکان لە بینە بن هیچ ئینسانەکان لە بینە بن ڕۆژانە بە تۆری معمول سپای قودس سپای پاسدارانی جمهوری ئیسلامی شاخەی برونمەرزی کە قودسە مینگەلێک تازە دانن بۆ بەرگیری و بۆ ترسێکە هەیەە ئەترسن ئەحزابی کوردی وە کۆمەڵەوەک دموکرات بێنە و ناو منتەقە ئەترسن خەڵک ئاعترازکە بۆ بەرگیری لە ئاعتراز متەوەسل بوونە بە خەشنترین شێوە و بە ناتشرینترین شێوەلێک کە مینگەلێ زدە نەفەرەکە دانیاب زۆرتریشی خەڵکەلی غێرە نظامی دووچاری ئەون خەڵکی نظامی کەمتر ئەفرادی نظامی دووچاری ئەم مین گوزاری و ئەم تەڵە ئینفجاری و مینگە لە بوون کۆماری ئیسلامی مەسئولی ڕاستەوخۆی گیان لە دەستانی هەموو ئەو کەسانەیە کە بە مین گیانیان لە دەست دەدەن لە بەرانبەر ئەمانە دەبێت چی بکرێت؟ بەڵێ لێرە مەسەلەیەکە یا جمهوری ئیسلامی چەند ساڵ جارێک مەسەڵەن لە زەمان ئەحمەدی نژادا ئیعلامی کرد ئێمە لە دەورەیەکی 6 ساڵە پاکسازی ئەکەین پاکسازی مین لە سەراسەری ئوستانی کوردستانە ئەکەین لە ئوستانی ئیلام و کرماشانە ئەکەین بۆ ئەمە هەزینەیەکی زۆری تەرخان کرد و مانۆڕە زۆری دا و تەبلیغاتێکی زۆری کرد کە ئێمە پاکسازی مینەکەین وەختێ لە جەشنی پاکسازی مین لە ساڵ 1390 بوو پێم وایە یا ساڵ 1391 بوو ئەم جەشنەگیرە على رغم ئەو ئامارە خۆیان ئیعلامیان کرد کە بە درۆ بوو یان ئێمە چەندین 700 هزار هکتار ئەرازیمان پاکسازی کردە بەڵام هەر لەو ڕۆژانە چەندین کەسر بوون بە قوربانی دوای 10 ساڵ دوای ئەوە لە تەناقضێت کامڵەن ئاشکرا سەرتیب فەرهاد ئاریانفەر فەرماندەی قەرارگای نیروزەمینی ئەرتەش وتی 10,000 مینتر هێشتام لە کوردستان کرماشانە ما و هیچی پاکسازی نەکرا هەر دەستی بۆ نەمرا پس ئەمە لێرە کۆماری ئیسلامی بەڕەسمی مەسئولی ئەم کارانەیە جمهوری ئیسلامی هیچ ترسێکی لەوە نییە بیکەن بە مەسئول و بڵێن تۆ خەتاتە ئەو کارت کردە یا ئەو کارت نەکردە زۆر ئاشکرا خەڵکە کوژێت کۆڵبەرە کوژێت ئیعدامەکات فعالین کرێکاری مەدەنی هەموو کەس دەستگیر و بازداشت و شکنجەوە ئیعدامیەکات جمهوری ئیسلامی زۆر ئاشکرا ئەزانێت ترۆرەکات هەرچی ناهەنجاری هەرچی کارگەڵ غێر ئینسانی جمهوری ئیسلامیەکە بەڵام لێرە مەسلەی مهم ئەوەیە ئەم شتگە لە منعکس کرێتەوە ئەخبارەکانی ئەنعکاس بدرێت لە مەسەڵەن کۆڵبەران لە ئێرانە ئەو هەموو قوربانیە کردیانە و هەموو ئەکوژیان بسڵ سایتەوە کۆڵبەرنویس هات زۆر منعکسی کردەوە لە تەواو تەلەڤیزیۆنەکان هاتن ئەم خەبەرانیان بڵاو کردەوە لە ئەو سایتە وەریانەگرت ئەگەر ئێمە بین ئەم فعالینی مەدەنی فعالینی کرێکاری ئەحزاب نەهادگەلی خەبەری بێن خەبەری ئەم قوربانیگەل مینە منعکسکەنەوە جەنایەتگەری جمهوری ئیسلامی ئاماری ئەو مینە تازانەوە کاشت کراوە منعکسی کەنەوە و هەروەها خەڵکی ناو خۆی کوردستان ناو خەڵکی ناو ئێران بە تایبەت خەڵکەری ئوستانگەلی ئیلام و کرماشان و کوردستان و ئازەربایجان کە قوربانیگەل عەسری مینگوزارین بێن ئیعترازکەن لە تەریقی ڕێکخراوەل مەدەنی ڕێکخراوەلی کرێکاری دانیشتجووی ژنان ئیعترازی خۆیان ڕاگەیەنن جمهوری ئیسلامی مەجبورکەن بێت ئەم مینگەلە پاکسازی کە لای بات
بزانین لەکوێ ئەم مینگە لەدانریا حدەقل نیشانەدانێ علامەتدانێ بە خەڵک بۆ ڕەحەتی قوربانی نەبێت جمهوری ئیسلامی مەسئولی ڕاستەوخۆی ئەم قوربانیگە لەسەر ئەبی حتمەن محاکمە کردێت لە دادگالی خارج کشوەرە لە دادگالی بینەلملەلیا جمهوری ئیسلامی بەعنوان بانی عەسڵی ئەم جەنایەتە لە محاکمە بکرێت و دادگایی کردێت و محکوم بکرێت و مەجبور کردێت وادار کردێت کە ئەم مینگە لە پاکسازی کات. ئیتر مینی تازە کاش نکات بە بەهانەی نائەمنی ئیتر کەمتر خەڵکی کوردستان و خەڵکی کرماشان و ئیلام کاتە قوربانی جەنایەتێلی سازمانی یافتەی خۆی. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ بورهان کە لەم لێکدانەوەیدا لەگەڵمان بوویت. تکایە ئەگەر شتێک هەیە لە کۆتاییدا پێویست باسی بکەن بۆمانی باس بکەن. زۆر سپاس دەستان خۆش بێ زەحمەتتان کێش. دیسان سپاستات دەکەم کا لە بەشداریان بەرنمەیەدا بوون. بەڵێ خۆشەویستان وێڕای سپاس بۆ هاوڕێیەتیتان ئێستا سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.